ئەوەی تایسە باسکراوە شتێکی زۆر جەم و جۆر و بە گشتی سەبارەت بە دەروونناسی معریفی بووە بێ ئەوەی واردی ڕیزەکاریەکان و ئەو شتە ڕیزانە بین کە لە دەروونناسی معریفی باسی لێ ئەکرێ و زۆر گرینگە بۆ درێژەدان بەکار لەگەڵ نەخۆش و لەگەڵ کەسانێک کە دێن بۆ لامان و نیازیان بە دەرمانەکانمانە. ئەمەش هەر بەشێک لە دەروونناسی معریفیە. پێشتر لەوەی کە دەستکەم بە قسەکردن ئەبێ بڵێم ئەم شتانی کە من باسی ئەەکەم بۆتان تەنیا بواری دەرمانی دەروونناسی معریفیە، ئەگینا دەروونناسی معریفی زۆر لەمە گەورەتر و زۆر لەمە فراوانترە. ئەمەوێت لە سەبارەت بە تەرکیز قسە بکەم لە بۆچوونی دەروونناسی معریفیەوە. ڕەنگە مەسەلەن ئەگەر نۆرۆلۆژیستێک ئەگەر سایکیاتریستێک بێن لێرە قسەمان بۆ بکەن سەبارەت بە تەرکیز، زۆر شت بڵێن سەبارەت بە مێشکە ئەبێ ئەم دەرمانە بخورێت، ئەبێ ئەم نۆرۆترانسمیتەرە ئاوا بکات، ئەبێ ئەم شتە ئاوای لێبێت. من ئەمەوێت لە بۆچوونی دەروونناسی معریفیۆ تماشای تەرکیز بکەم بێ ئەوە جارێ واردی کارەکانی مێشک و چۆنیەتی کارەکانی و نقاتی مێشکی ببم، تەنانەت لەوە باس بکەم کە خودی تەرکیز چییە لە لای من و چه حاڵەتهایەکی هەیە و چه کارکردێکی هەیە. تەرکیز یعنی کەڵکوەرگرتن لە تەواوی ئەو شتانەی کە واردی مێشک و هەست و پێسمانە بێت بین بەشێکی جیا بکەینەوە و ئەو بەشە کەڵکی لێ بگرین. بۆ وێنە ئەلان هەمومان لێرە دانیشتوین دەنگی ماشینە دێ لە دوورۆ، کەسێک قسەیەکەکا لەو پشتۆ دەنگی شاشەکە ڕۆشن و دەنگی دێت. من خەریکم قساکەم، برادێکم خەریکە قسە بۆ کەسێکی ترەکات. لە ناو تەواوی ئەم دەنگانەیە کە هەیە کەسێکە ئەیەوێت دەنگی من ببیسێت، لە ناو تەواوی ئەو دەنگانەیە گوێشکە ئەدا بە دەنگی من و تەرکیزەکە لەسەر ئەو قسانەی من و ئەو قسانەی من ئەبیسێت. تەنانەت ئاگای لەوە نییە کە ئەلام پای ڕاستیشی گۆروای لە پێیاننا گوێشکە ئەدا بە قسەکان و ئەو بەشەوە خۆی پیخۆشە هەڵیەگرێت. بەمە ئەڵێن تەرکیز، بەمە ئەڵێن بەشکردنی تەواوی ئیدراکات و هەستەکانمان بەسەر ئەو شتەی وا ئەمانەوێت و فەقەت ئەو شتەی وا بیسمانە هەڵیەگرین بۆ خۆمان. چەند نەو تەرکیزمانەیە لە بواری دەروونناسی معریفیەوە گەر تماشای بکەین؟ دوو دانە تەرکیزمان هەیە بە ناو تەرکیزی هوشیار و تەرکیزی ناهوشیار. تەرکیزی هوشیار ناوی بەناو خۆیەتی، یعنی لەگەڵ هوشیاری بنیایەمەکان گرێی خواردووە. واتە پێتەڵێت ئەلان کاتی گونجاوی چییە؟ پێتەڵێت تۆ ئەلان لە کام هەستت خەریکی کەڵکوەرەگری؟ پێتەڵێت لەگەڵ دنیای حاڵە چۆن کانێکشن بکەی و ارتباط بگری. لە ئەو شتانەی کە لە حاڵی حازرا بۆ تۆ ڕوەدات کەڵکوەرەگرێت. بەڵام کە وتمان تەرکیزی ناهوشیار ئەگەڕێتەوە بۆ تەواوی ئەو دەیتا و مەحفوزاتێکە لە ناو ئێمەیە هەیە لە سابقەوە هەتا ئەلان، ئێمە لە کاتێکا کە نیاز بێت لە کاتی گونجاوی خۆیە ئەو بەشە هەڵەگرین لە ناو مێشکمان و کەڵکی لێوەرەگرین. یان باس لە حسێک ئەکات کە ئێمە پێ ئاگدار نین، بەڵام ئەگەر من ئەلان باسی ئەوە بکەم کە سەرشانی ڕاستان خشەیەکی پیاهات هەمووتان لا ئەکەنەوە توێشای سەرشانی ڕاستان دەکەن، لە حاڵێکە پێش ئەو قسەی من هیچ کەس ئاگای لە شانی ڕاستی خۆی نەبوو. ئەمە یانی من هاتووم لە تەرکیزی ناهوشیاری ئێوە کەڵکم وەرگرتووە و ئێوەم هڕوژانووە بەرەو ئەو شتێک کە خۆم باسی ئەەکەم. باسی شتێکی مێژوویی یەکەین کە باسی مێژوویەکەمان کرد و چەند کەس لەو جەماوەرەوە ئێمە لەگەڵیانین ئەو شتیان زانی کە ئەیبیستن ئەگەڕێنەوە بۆ ئەو داستانە و باسی یەکەن و هەرکەس بە بۆچوونی خۆی قسەی لێکات. ڕەنگە پێشەوەی کە باسی بکەم هیچ کەس لە بیری نەما بێت، هیچ کەس بۆیشی گرنگ نەبێت، هیچ کەس فکریشی پێ نەکاتەوە. بەڵام کە من باسم کرد مێشکت ئەبا بەرەوە ئەو باسە و دەست پێیەکا بە قسەکردن سەبارەت بەوە. ئەمە یانی من تەرکیزی ناهوشیاری ئێوەم گرتووەتە دەست و خەریکم بەرەوە ئەو شتەی وا خۆم پێم خۆشەی هێنم. بۆچی تەرکیز مهمە؟ دلیلی گرنگی تەرکیز چییە؟ ئێمە لە نەزەر بگرن ئەمانەوێ سەبارەت بە پەیپەرێک قسە بکەین، ئەمانەوێ سەبارەت بە کتێبێک قسە بکەین،
ئەبێ بە گوێشکە تەواوی ئەو شتانەی کە باسی لێ ئەکرێ بیبیستین، بە چاو تەواوی ئەو حرەکەتانە کە هەیە و خەریکە بە ئێمە ئەگەیەنێ کە ئەو پێپەرە باسی چیەکات ببینین. ئەبێ لە مەحفوظاتی گوزەشتەمان ئەوەی کە لە ڕابردووە لە ناو مێشکمانە حفزمان کردووە، مێمۆریمان هەیە بە نسبەتی ئەو مەوزوعە، کەڵکی لێوەربگرین و بیهێنینەوە سەر و دیسانەوە لەگەڵ ئەو شتێک کە ئەیبیسین هەڵی سەنگێنین و بزانین ئەو شتێک کە ئەیبیسین لەگەڵ ئەو شتێک کە ئێمە بیستومانە پێشتر و حفزمان کردووە چەندێک بەرابەری ئەکات. دێ ئەمە بەچی ئەکرێت؟ هەر ئەلان باسم بۆ کردن کات ئەگەر من تەرکیزی هوشیارم نەبێت ئاگام لە حاڵ نییە و نازانم لە حاڵی حازرا چه اتفاقێکم بۆ ئەکەوێت. ئەگەر تەرکیزی ناهوشیارم نەبێت ناتوانم ڕابردووم هەڵسەنگێنم لەگەڵ ئەو شتێک کە لە حاڵی حازرا اتفاقەکەوێ. کەواتە تەرکیز زۆر گرینگە. لە نەزەری بگرن مناڵێکی فرەجوڵەیی دێتە ناو مەتەبەکەی ئێوە، دایکی باسی ئەوەتان بۆ کاکە ئەم مناڵێ من دایشەنیشە لە کلاس، ناوی فرەجوڵەیە، ناوی ADHDە، بەڵام لە نەوعی کەم تەرکیزی دا ئەنیشە لە کلاس، چاویش ئەڕوانێ لە معلیمەکەی لە مامۆستاکەی، بەڵام بەداخەوە هیچ فێر نابێ. چارە چییە؟ من نازانم چی لێ بکەم، لێشی تووڕا بم هەروایە، جایزێشی بۆ ئەکرم هەروایە، هەرچێکی پێ ئەڵێم فەرقێ ناکە هەروایە. ئەبێ من بگەڕم بزانم ئەو بەشی تەرکیزەی واقعەن سالمە کارەکە، ئەو مناڵە ئەتوانێ ڕابردووی لەگەڵ حاڵە بەیەکەوە هەماهەنگ بکە، مەچیان بکا و کەڵکی لێوەربگرێت بۆ ئەو شتێک کە پێی ئەڵێن، یان ناواتە من کەسێکی دەپرێشێن دێ بۆ مەتەبەکەتان. ئەو کەسە لە ناو ئەفکار و وەسواسهای فکری خۆیە گیری خواردووە و هەر بیر لەوانە ئاکاتەوە. خەریکی قسەی بۆکەی سەبارەت بە جوانی ژیان، سەبارەت بە هەستی بنەماڵەکەی، سەبارەت بە هەستی بە مناڵەکەی، سەبارەت بە هەستی بە ژیان، سەبارەت بە هەستی بە ئەوین، تۆ خەریکی باسی بۆ ئەەکەی. ئەو لە ناو مێشکی خۆیان هەر دیسان خەریکە باس لەو شتانە ئاکات کە پێشتر باسی لێکرابوو لە ناو مێشکیە. ناتوانێت ئەو شتێک کە لە ڕابردوو تەرکیزی لەسەر بووە و لەسەر مێمۆری کاری کردووە و ماوە تۆ لە مێمۆریا بهێنێتە سەر و کەڵکی لێوەربگرێت. چارە چیە؟ تۆ کە خەریکی قسەی بۆکەی ئەو هەریچ لێ حاڵی نابێ، ئینگار نەئینگار، هەر ئەڵێ قسەیشی بۆ ناکەی. ئەمە پێمان سابتە کات کە هەر بۆ دەرمان باسی یەکەم دیسانەوە پێمان سابتە کات کە تەرکیز چەندێک گرینگە بەلای منێکەوە کە ئەمەوێت دەرمانی دەروونناسی معریفی بکەم بۆ نەخۆشەکانم کە دێن بۆ مەتەبەکەم. ئیسا چەند تەرکیز چۆن بەڕەسی بکرێت؟ چەند شێواز هەیە بۆ ناساندنی تەرکیز. تەرکیز خۆی بەچی پێناسە ئاکرێت؟ دانە بەدانە باس لەمانە ئاکەم، هیوادارم ئەم باسانە بە وردی کەڵکی لێ بگرن و لەسەر نەخۆشەکانتان تاقی بکەنەوە. یەک لەو شتانەی کە لە زمانی فارسی پێی ئەڵێن پەدیدەی نۆکێزەبانی، واتە کەلیمەکەم لەبیر نەماوە بەڵام ئاوە تا لەسەر نوکی زمانم ئەلان باسی ئەەکەم بۆت، ئەلان ناویە بم، بەڵام هەر نایەتەوە بیرم. پەدیدەیەکی زۆر گرینگە کە کەسێک ئەیەوێت قسە بکات، کە کەسێک ئەیەوێت ئەو شتەی لە دەرونیایەتی بە ئێمەی بڵێت، کە کەسێک ئەیەوێ باسی مۆزوعێ بکا بۆمان، ڕەنگە لە ناو مۆزوعەکەیان لە بیری بچێتەوە کە ناوێک چی بوو، تیترێک چی بوو، عنوان چی بوو و مۆزوع چی بوو، ئەیەوێ بیڵێ بەڵام لە بیری نامێنێت. بەم پەدیدە کە ڕاستەوخۆ لەسەر تەرکیزەوە دادێت و پێداویستی زۆر گرینگی هەیە لەگەڵ تەرکیز، پێی ئەڵێن پەدیدەی نوکی زمانی، یان لەسەر زمانم ماوە تۆ ناوەکەم وە بیر نایە. من ناتوانم لە تەرکیزی ناهوشیارم کەڵک وەربگرم ئەو شتێکە لە مێشکما پێشتر دامناوە ئەلان بیهێنمە سەر و دیسان قسەی پێ بکەم، دیسان ناوی بەرم، دیسان باسی بکەم بۆتان. کە وابوو ئەبێم من بە عەلامەتێک، بە نیشانەیەک، بە شتێک، بە دەیتایەک خۆم بگەڕێنمەوە بۆ ئەو ڕابردووەم و ئێستەمی پێ کۆنتترۆل بکەم. لە تەرکیزە باس لە شێوازی تەرکیز ئەکرێت
من چەندانە شێوازتان فێرەکەم کە ئەمانە زۆر لەسەری قسەکراوە، زۆر لەسەری باسکراوە، زۆر لەسەری تحقیق کراوە، بەڵام ئەمانە هەر ڕێک ئەو شتانن کە ئێمە ئەمانەوێ بۆ فێرکاری و بۆ ڕاهێنان و بۆ دەرمان، بۆ چارەسەرکردنی کێشەی تەرکیز. یەک لەوانە کە زۆر گرینگە چاودێریکردنی نیشانەیەکە. چاودێریکردنی نیشانە وەکو چی؟ لە نەزەری بگرن فیلمێکتان دروست کردووە، لەو فیلمەیە چەندانە نیشانەتان داناوە وەکو نیشانەی هەسێرە و مانگ و ماڵ و دایرە و واتە بازنە، چوارگۆش و سێگۆش و هەر شتێکی تر. بەو کەسێوا لەگەڵی ئەتەوێ ڕاهێنان بکەی پێی ئەڵێ هەر کات چاوت با سێرەکە کەوت بە من عەلامەتێ بدە، چەپڵەیەک لێ بدە، دەنگێک دەربێنە، بانگم بکە، ناوێک بەرە. ئەمە یانی تۆ خەریکی ئەو کەسە دابینەکەی بۆ تماشاکردنی شریتێک کە ئەو شریتە لەناو ئەوەیە تۆ نیشانەیەکت بۆ دابین کردووە، ئەو نیشانە جارجار هەیە و جارجاریش نییە و ئەو کەسە ئەبێ زۆر ئاگای لە ئەو شریتە ببێ و هەواسی جەم بکا و تەرکیزی لەسەر ئەو فیلمە ببێت تا بێت بە تۆی نیشان بدات ئەو عەلامەتە چی بوو، ئەو نیشانە چی بوو و هەر کات هات بە تۆ واکۆنشێک نیشان بدا، ڕیئەکشنێکی ببێت. ئەمە زۆر بەشێکی گرینگە لە تەرکیز. بۆچی گرینگە؟ بۆ کە زۆر جار کە من ئەمەوێت لەگەڵ کەسێک قسە بکەم واتە تماشای منەکات، لە زاهرا گوێ بۆ منەگرێ، بەڵام لە باتنی ئەمرەکەیە هەر ئاگایشی لێرە نییە و نیشە لێرە کە لە ناو قسەکانمان ناوێک ئەبەم، دوایی لێ پرسم ئەڵێم ئەرێ من باسی فلانە کەسم کرد، تۆ چی دوت؟ بۆ هیچ واکۆنشێکن نەبوو؟ ئەڵێ خۆ تۆ هەر باست نەکرد. ئەمە یانی ئەو فەردا ئەو کەسە هەر ئاگای لەو نیشانە، لەو عەلامەتە، لەو شتێکە من بۆم دابین کرده بوو کە دوایی لێ بپرسمەوە نەبووە. نیشانەدا و فەردا و کەسە تەرکیزی بە نسبەتی مەوزوعەکە زۆر لە خوارەوە بووە. چارە چییە؟ چارە ئەوەیە ڕاهێنانی لەگەڵ بکرێت بەم شێوازە کە پێم وتن و هەروەها بە شێوازەهای دوایی کە ئەلان باسی ئەەکەم تا ئەم دەرمانە سەر بگرێت. یەکتر لەو شێوازانە کە ئێمە تەرکیزی پێتاقیەکەینەوە تەرکیزی جیاکردنەوە یاواتە گۆزینەشیە. یعنی چی؟ یعنی هەرەوەی کە لە پێشا باسم بۆ کردن، ئەلان لێرە دەنگ زۆرە، ئەم دەنگانە هەر کامی سەرنجی من ڕاکێشێ بۆ خۆی، دەنگی شاشە بێ، دەنگی منداڵ بێ، دەنگی کەسێک بێ کە لەو پشتەوە دانیشتووە، دەنگی کەسێکە برادێکە لەگەڵ من قسە ئەکات. ئەم دەنگانە هەر کامی سەرنجی من ڕاکێشێ بۆ خۆی، بەڵام من لە ناو هەمووی ئەوانەیە پێویستم بەوە هەیە کە دەنگی ئەو برادەرم ببیستم و بزانم باسی چیەکات. کە من هاتم لە ناو تەواوی ئەو نیشانانەوە ئەو دەنگانەوە و شتانەکە بۆ من مەترەحە لەو کاتەیە، دەنگی برادەرەکەمم هەڵبژارد، یعنی من هاتووم تەواوی تەرکیزی خۆم خستوەتە سەر فەقەت ئەو دەنگە یان ئەو شتە کە لە ناو تەواوی ئەو نیشانانەی تر بۆم گرینگە و فەقەت تەوەجۆ بەواکەم، تەرکیز بەواکەم. یەکتر لەو شێوازانە کە تەرکیزی پێتاقیەکرێتەوە تەرکیزی بەشکراوە، بە فارسی پێی ئەڵێن تەوەجۆی تۆزیع شۆدە. تەوەجۆی تۆزیع شۆدە یعنی چی؟ یعنی دوو بەش، دوو دەنگ، دوو نیشانە بۆ من گرینگە لە کاتێکا کە دانیشتوم لێرە خەریکم قساکەم. یەکیان خەریکە باسی دەروونناسی معریفی بۆم نەکات، یەکیشیان خەریکە باسی خەبەرێکی ئیمڕۆیم بۆ کات کە ئەو خەبەرەی زۆر بەلای منەوە گرینگە. تۆزێک لەم لا هەڵەگرم و تۆزێک لەو لا هەڵەگرم و لە هەردووکیان بە حەد و حدودێک حاڵیە بم. ئەمە یانی من هاتووم، ئەمە بەشێکی زۆر زۆر سەتحی سەرۆ لێڤێڵێکی زۆر سەرۆی تەرکیزە کە من ئەو دوو لێڤێڵەی ترم دەست پێیا کرد و لەوانەیە بە دەرەجەی سەرۆ گەیشتم. لەمەیە دێم ئەڵێم من هاتووم ئەلان تەرکیزی خۆم بەشەکەم بە دوو بەشۆ، بەشێک لەم لا گوێشکادەم، بەشێک لەو لا گوێشکادەم و لە هەر کامی تۆزێک حاڵیە بم و ئەو نیازەی وا خۆم هەمە پێی بەراورد دەکەم. بەماڵێن تەرکیزی دابەشکراو، تەوەجۆی تۆزیع شۆدە. ئەم بەشە کەسێک بەم تواناییە بگات، کەسێک بەم ئاستە لە تەرکیز بگات، یعنی زۆر لێڤێڵی هاتووەتە سەرەوە و ئەم فەردە ئەتوانێت، ئەم شەخصە ئەتوانێت
لەسەر چەند مۆزوع کار بکە. ڕەنگە ئەلان بڵێن دێ هەمومان واین من ڕانندگیەکەم بە مۆبایلەکەیشم بە سێلفۆنەکەیشم قساکەم. نقطەیەکی زۆر گرنگ لێرەیە هەیە ئەویش ئەوەیە کە ڕانندگی دروسە نیازی بە تەرکیزێکی زۆر هەیە بەڵام خودی ڕانندگی هیچ بەشێ لە تەرکیزی تۆ دابین ناکات. ڕانندگی فەرایەندێک یان شتەیەکی زۆر زۆر ئاسایی و بە سوورەتی ئۆتۆماتیکوارە کە فێری بووی بوو بە مەهارەت بوو بە پیشە ئیتر نیاز ناگات تۆ لەسەری تەرکیز بکەیت کە ئەلان من تماشای دەندەکە بکەم چۆنی عەوەز بکەم یان فەرمانەکەم چۆن بگرم یان پێداڵەکانم چۆن بدۆزمەوە. ئەمە ئیتر شتێکی زۆر زۆر سەرەکیە لە ناو مێشکە کە من فێری پیشەیەک بووم ئیتر من نیاز ناکات بەشێک لە تەرکیزی خۆمی بۆ دابنم خۆی بە سوورەتی خودکار بە سوورەتی ئۆتۆماتیک دەسەکا بەکارکردن. لێرەیە تەنها تەرکیزی من لەسەر چاومە کە تماشای بەردەمم بکەم دروست ببینم و ئاگام لە بەردەمم بێت و هەروایش خەریکم بە گوشیەکەم بە سێلفۆنەکەم خەریکم قساکەم. لێرەیە دوو حسی من دەرگیرن حسێکی بینایی و حسێکی شەنەوایی. تەوەجوهی من ئەگەر لەم دوانەیە تەقسیم کرا بەڵێ ئەوە هەمومان ئەتوانین بڵێن ئێمە بۆ ئاستە لە تەوەجۆ گەیشتوین بەڵام تەنانەت لەو بەشە لە کارەکەیە. ئایا من ئەتوانم کتێبیش بخوێنمەوە هاوکات دەنگی هاوسەرەکەیشم گوێشکە بەم و لێ حاڵی بمزانم باسی چیم بۆ کات؟ ئەتوانم گوێ لە شاشە بگرم و هاوکات دێڕێکیش بنووسم بینێرم بۆ ئێوە؟ ئەگەر بەم ئاستەش گەیشتم ئەوە ینی من لەم بوارەشە زۆر ڕۆشتم کردووە. هەروەها بۆ کەسانێکە دێن بۆ مەتەبەکانتان و نیازیان بە دەرمانی ئێوەیە ئەبێ ئێوە کارێک بکەن تاو ئاستە بیانگەێنن کە بتوانێت لانی کەم ڕانندگیەکی یاسایی بکات و بتوانێت تا ئەو ئاستە تەرکیز بکات لەسەر تماشاکردن و تەنانەت جوابدانەوە بە سێلفۆنەکەیشی. تێۆریەکان لەسەر تەوەجۆ لەسەر تەرکیز بە چەند شێواز باس کراون. منیش تێۆریەکان ئەڵێم پاشان باس لە فرەجوڵەیی یەکەم و کۆتاییم بە باسەکەمێنم. ئەوە کە تەرکیز لەسەر کام بەشی مێشک کارکردی مێشک لەسەر کام نقطە لەسەر کام نۆرۆترانسمیتەر ئەبێ من کار بکەم لە داهاتووە زیاتر باسی لەکەین و زیاتر بە دوایە ئەچین. یەکەم تێۆری تێکەڵکردنی تایبەتمەندیەکانە. بۆ باشتر باسکردنی ئەم مەوزوعە باش وایە من تەوزیحێک بدەم سەبارەت بە کارهایەکە لە گوزەشتەیە کراوە لە ڕابردووە کراوە. ئەم تێۆریە هین تریزمەنە. تریزمەن هات چەندانە نیشانە لە حاڵەتی فیلمە بە نەخۆشەکانی نیشاندا و وتی لە ناو ئەم نیشانانە بە دوای ئەو نیشانە کە من ئەڵێم بگەڕن واتە لە ناو بازنەی ڕەش و بازنەی سپی و چوارگۆشی ڕەش و چوارگۆشی سپی و سێگۆشی ڕەش و سێگۆشی سپی کە هەموویە لە ناو چوارگۆشێکی گەورەیە دابینکرابوون و وردورد هەمویان کێشرابوون و دانرابوون. یەک دانیانی لە نەزەرا گرت و وتی ئێوە بۆ بازنەی سپی بگەڕن. پەیاکردنی بازنەی سپی لە ناو تەواوی ئەم نیشانانە کارێکی ئاسایی نەبوو. بۆچی؟ چۆن نیازی بەوە بوو کە ئەم کەسەوە تماشای ئەم چوارگۆشەکات ماشای ئەم ڕسمەکە 100% حواسی بینایی و 100% تەرکیزی خۆی لەسەر ئەو ڕسمەدا بنێت تا ڕەنگە لە ناو 50-60 یا زیاتر 100 دانە ڕسمی وردی چکولەکە لە ناو ڕسمە گەورەکەیا بوون بازنەیەکی سپی بدۆزێتەوە. دیسان هات لەسەر ئەمە قسەی کردوتی ئەگەر من بێم ئەم مەوزوعە وای لێ بکەم کە نیشانەکان شەبیهی یەکترین بن لە یەک بچن تێکەڵیان کەم بە یەک و هەروە لە یەک بچن واتە من بێم بازنەی ڕەش و سپی تێکەڵ بکەم بازنەی زەربدەرداریشی پێی ئیزافە بکەم و هەروە بازنەی یەکخەتیشی پێی ئیزافە بکەم. ئەم جار بێن لە ناو ئەمەیە بازنەی یەکخەتەکەم بۆ بدۆزنەوە. چۆن هەمویان باز نەبوون پێیاکردنی بازنەی یەکخەت زۆر کارێکی سەختتر بوو
و سەرنجێکی زیاتری بۆ خۆی ڕاکێشە. وتیان بەم ڕەوشە لە تاقیکردنەوەی تەوەجۆ تەرکیز پێ ئەڵێن تێۆری تێکەڵکردنی تایبەتمەندیەکان کە هەرچی ئەم تایبەتمەندیانە زیاتر بەیەکەوە تێکەڵ بکرێن پێیاکردنی نیشانەی داواکراو سەختترە بێت. وتیان بین ئەمە بە ڕەوشێکی تریش تاقی بکەینەوە. فیلمێک بە کابرا نیشانە دێن پێ ئەڵێن هەر کات تۆ ئەم دەنگت بیست لەنا ئەو فیلمەیە ئەو نیشانەت ماشا بکە یان نیشانەکان تماشا بکە. کابرا ئەبێ ماتڵ بێت و دەنگەکە ببیسێت. بە ماڵن گوش بێزەنگ بوودن لە فارسیاواتە زۆر ئامادە بۆ بیستنی دەنگێک. ئەمەش ڕەوشێ بوو لە تاقیکردنەوەی تەرکیز کە لەو کاتی خۆیان زۆر کەڵکی لەوەرەگیرا و ئەلانیش هەر بە شێوازێکی تر و بە شێوازێکی مۆدێرنتر کەڵکی لێوەرەگیرێت. یەکتر لەو شتانەی کە زۆر گرنگ بوو گەڕانن بە ناو نیشانەکانە بوو کە لە گەڕاننە ئەهاتن چەندانە ڕەسم نەفەقەت یەک ڕەسم چەندانە ڕەسم دائەنرا و ئەیانوت لە ناو ئەو سەفحەیە لە ناو ئەیفۆڕەیە بگەڕێ و ئەم نیشانە بۆ ئێمە پێیا بکە. ڕەنگە لە ناو ڕەسمە ئەوڵەکەیان نەبوایە لە ناو ڕەسمە سێوەمەکەیان بدۆزرایەتەوە. بەمانە تەرکیزیان تاقیە کردەوە و بۆ هەر کامی تێئۆریکیان دابی نەکرد. دوای ئەوەی کە ئەم ڕەوشانە بۆ تاقیکردنەوەی تەرکیز بەکاربرا ئەم جاروتیان دەیبین ئەم جار چی بکەین؟ بین لە نەزەریا بگرین کە من ئەو نیشانانە کە پێی نیشانە دەم لە چ کاتێکە ئەو هەستەکا بە تماشاکردن و پەیاکردن. چەندانە تێۆری بە دوای ئەمەیە هاتن. یەک لەو تێۆریانە تێۆری سافی ئەوەڵیە بوو. تێۆری سافی ئەوەڵیە چی بوو؟ لە تێۆری سافی ئەوەڵیە ئەڵێک کە ئیدراکاتی حسی مەترەحە بێت کە ئیدراکاتی هەستی بەکاردێ هەر لەو کاتەیە من بە گوێشکە دەنگێکم بیستووە بە چاو تەسویرێکم بینیوە بە دەستم شتێکم لەمس کردووە هەر لەو کاتەیە ئەو ئیدراکەی من بڕێکی حەسفەکات زۆربەی ئەوەی وا قودرەتمەندتر و قەویترە نێرێ بۆ مێشکم لە مێشکم تەحلیل دەکرێت ئەدرێ بە قشری مێشک و لەوێ و دەستوری پیا دێتە خوار و ئەیکا بە فەرمان. پێداچوونەوەی زۆر بەسەرم تێۆریە کرا. وتیان ناکرێت تۆ ڕەنگە مەسەلەن کەسێک لە دوورەوە بانگی کردبێتی دەنگیشی زۆر زعیفە ئەوەی کە دەنگی زعیفە و سەوتی کەمە ئیتر تۆ ئەبێ حەسبیکەی چون زعیفەیتە سەوتەکە حەسبەکەیت و کارت پینیە لە حاڵێکە ڕەنگەوە زۆر لە دوورەوە بانگت بکات و تۆ دەنگەکەیش بە سەختی ببیسی یان تۆ خەریکی ڕانندگیەکەی سایەقیەکەی ئەوە لە دوورەوە نیشانێکیان بۆ داناوی تابلۆیەکە ئەو تابلۆ گەر نەبینی ڕەنگە ماشینەکەت بێ بەعرزە دەی تۆ ئەبێت ماشین نەکەی بچونکە دوورە ئەبێت تۆ هەر لێرۆ بیبینی و لە نەزەر یا بگری کە ئەبێت چ کارێک بکەیت تۆ لەو کاتەیە کە پێی ئەگەی یان ئەو دەنگە ببیسی و جوابی پێ بدەیتەوە وەڵامی پێ بدەیتەوە. وتیانە کەوابێت ئەمە جواب نادات و ئەمە ڕەوشێکی غەڵەتە. ئەبێ ئێمە چی بکەین؟ تێئۆریەکی جەدیدتری بۆ دابین بکەین. ئەو بەشە لە تەرکیز کە باسم کرد تەرکیزی دواکەوتنی نیشانەکان بوو بە بەڕەسی نیشانەکان بە گوش بە زەنگ بوون بە گەڕان بە دوای نیشانەکانە ئەو بەشە لە تەرکیز بەڕەسی ئەکرا و ئەکرێ لەسەری کار بکرێت. بەڵام بەشێتر لە تەرکیزمان هەیە تەوەجۆهی تۆزیع شۆدە یا دابەشکراو. تەوەجۆهی دابەشکراو یا تەرکیزی دابەشکراو زۆر سەختە باسکردن لە مۆرد ئەوە کە چۆن بین ئێمە ئۆلگوی یا تێئۆری بۆ تعریف بکەین و ئەو تێئۆریانە جواب بنەوە لەسەر ئەم بەشە لە تەرکیز. دوای زۆر کێشمەکێش لەسەر ئەوە کە ئێمە چنەوە تێئۆری هایەک بۆ ئەم بەشە لە تەرکیز باس بکرێت هاتن تێئۆری گەلوگا یا ئیسگا یا ستەیشەنی سافیان بۆ دانا. وتیان دین لەسەر سافی هەیە کە ئێمە بۆ ئیدراکات و هەستەکانمان هەمانە قساکەین کە تەرکیز بەوە تەوجیه بکەین. یەکەم تێئۆری برودبێنت بوو. برودبێنت هەڵێ کە تۆ هەست بە هەر شتێک ئەەکەی بە دەنگێک بە نورێک بە شتەیەکە دەستی بۆ بێ هەستی لامسەد ئەکەوێتە کار هەر لەو کاتەیە ئەو هەستەی کە زۆر قودرەتمەندتر و قەویترە خۆی بە مێشکە گەیەنێت و ئەوەی کە زعیفە و ناتەوان هەر لەو کاتەیە
حەسفە بێ و ناگا بە مێشک. دوای پێداچوونەوە بەسەر ئەم تێئۆریە بۆیان دەرکەوت کە ناکرێوا بێ. بۆ وێنە ئەلان ئێوە دانیشتون ئەتانەوێت گوێ لە فیلمێک بگرن لە دوورەوە کەسێک بانگتان ئەکات. ئایا ئەو کەسە بانگت ئەکات لە خۆ بانگت ئەکات ناخۆ کاری پێێتە، بەڵام دەنگیشی زۆر زعیفە بە نسبەتی ئەو فیلمە کە تۆ ئەلان تماشایەکەی لەسەر شاشە دەنگی زۆر زعیفتر و کەمترە. چارە چیە؟ ئەبێت تۆ وێڵی کێ بڵێ دێوە دەنگی زعیفەیتە من کارم پێی نییە؟ نابێ. کەواتە وتیان ئەم شێوازە بۆ ڕوانین لەسەر تەرکیزی دابەشکرا و غەڵەتە و نابێت. وتیان بین لەسەر ڕەوشێک و تێئۆریەکی تر قسە بکەین. ئەمجار تێئۆری مۆری هات. تێئۆری مۆری لەسەر جیاکردنەوەی انتخابی یا جیاوازکردنەوەی ئەو ئیدراکاتە بە سوورەتی سەلەکتیڤ بوو. چۆن؟ وتی لە ناو تەواوی ئەو دەنگانەکە هەیە ئەو دەنگەی کە پێویستم پێێتی و کاری بە منە من جیایەکەم و ئەیبیسم و قدرەتی پێدەم. لە ناو تەواوی ئەو نورانەکە هەیە لە ناو تەواوی ئەو تەسویرانەکە لە بەرچاومەوە ڕسمانێکە لە بەرچاومە ئەو دانەی وا ئەمەوێت جیایەکەمەوە تماشایەکەم. لە ناو تەواوی ئەو ئیدراکاتەکە هەمە ئەو مەحفوزاتەکە هەمە ئەوەی وا پێم خۆشە جیایەکەمەوە و لەسەری کارەکەم. ئەمەیش دوای ماوەیەک زۆری نەخایەن دوای ماوەیەک بەو نەتیجە گەیشتن کە تۆ ناکرێت لەسەر فقط یەک مۆزوع تەرکیز بکەیت ئەوەی کە تۆ پێت خۆشە، چۆن شتی جیاوازیش هەیە و ئەوانە دێن نۆیزن مزاحمەتت بۆ دروستەکەن. دەی چارە چییە؟ دیسان تێئۆریەکی جەدیدتر هات بە ناو تێئۆری تەزعیفی تریزمەن. تێئۆری تەزعیفی یا لاوازکراوی تریزمەن چی بوو؟ وتی تەرکیز لەسەر سێ بەشە. بەشی یەکەکەی ئەبێ من بە شتێ تەرکیز بکەم کە تایبەتمەندی فیزیکی ببێت، واتە لە دوورەوە جەستەیەکی ببێت بۆەوە کە من پێش ئەوە تەرکیزی لەسەر بکەم ئەو جەستە ببینم. دوو، ئایا ئەو جەستە دەنگی هەیە سەوتی هەیە یان نا، کە ئەگەر سەوتی بوو جۆرە تەرکیز بکەم سەوتی نەبوو جۆرێکی تر تەرکیز بکەم. سێ، ئایا ئەو شتێک کە من ئەمەوێت ئەو ئیدراکەی کە من ئەمەوێت لەو جەستە بە من بگات هەمووی گەیشتووە یان نا هەر ئەوەی کە تا ئیسە بە من گەیشتووە لەسەر ئەوە تەرکیز بکەم. و بەم شێوازە هات زۆرێک لە نۆیزەکانی حەزف کرد و وتی ئیتر ئەوانە نەماون و بە سوورەتی زۆر زۆر سادە غەرباڵگەریەکی لە ناو تەواوی ئیدراکاتە ئەنجامدا. دوای ماوەیەک دیسان بەڕەسییان کردەوە وتیان بەم شێوازەیش ناکرێ ئێمە لەسەر تەرکیزی دابەشکرا و قسە بکەین. بۆچی؟ چۆن زۆر جار هەیە ئەو شتانەی کە ئێمە لەگەڵی پەیوەندیەگرین ئەسڵەن جەستەکەی لە ئێمەوە دیار نییە. زۆر جار هەیە سەوتی نییە کە سەوتی نەبوو من چۆن لەگەڵی تەرکیز بکەم لەسەری تەرکیز بکەم، یان سەوتی هەیە بەڵام سەوتەکەی جۆرێک نامناسبە، جۆرێکە کە من زۆر باش لێ حاڵی نابم یان زۆر لەسەر من کاریگەری نییە، من چۆنە بێ لەسەری تەرکیز بکەم. ڕەوشی بعدی یا تێئۆری بعدی هات بە ناو تێئۆری هەڵبژاردننی متەئەخر بە تەئەخیرەوە. ئەم ڕەوشە چی بوو؟ وتی من لە هەر وەسیلەیەک یان لە هەر شتێک کە ئەمەوێ لەسەری تەرکیز بکەم یەک سری دەروندادم بۆ دێت ئیدراکم بۆ دێت. ئەو ئیدراکانە چن بۆ مێشک. لە ناو مێشکە دوو تەحلیل لەسەری اتفاقەکەوێ. یەکیان تەحلیلی ئیدراکیە کە پێم ئەڵێ ئەو شتم دەرک کرد ئەو هەستە بۆ من هات. یەکیشیان تەحلیلی معناییە بە من ئەڵێ ئەو مۆزوعە یا ئەو هەستەکە تۆ کردت ئام معناگەێنێت. کام اتفاقە کەوت لە ناو مێشکە بە دوای ئەمە مێشک خۆی تەسمیمەگرێت بڕیارەدا کامیان لەم هەستانە قووەتی زیاتری پێ بدرێت و بگا بە سەتحێکی سەرتر لە مێشک کە ئەم بێت تەحلیلی بکات و بیداتە دەرەوە بە عنوانی فەرایەندێکە لە مێشکا تەحلیل کراوە. تا ماوەیەکی زۆر ئەم تێئۆریە کاری کرد و جوابی داوەوە لەسەر ئەفرادی مختلف کاریگەری بوو. ئەم تێئۆریە بۆچی مهم بوو؟
چۆن ئەیتوانی تەوجیهی بکات کە هەر کام لەو کارانە کە ئێمە یکەین، هەر کام لەو فعلانە کە ئێمە ئەنجامی ئەدەین چەندێک دروسە، چەندێک باشە توانین لەسەری تەرکیز بکەین، شێوازی تەرکیزکردنەکە چۆنە، تەرکیزکردنەکەی چۆن دابین بکەین و چۆن لەسەر کەسێکە نەخۆشەوە بڕیار دەدەین کە لەسەری دەرمان ڕاهێنان بکەین چۆن کار بکەین. لە نەهایەتە ڕەوشێکی تر یا تێئۆریەکی تر لە ڕەوشی سافیەکان یا لە ڕەوشی جیاکردنەوەکان هات بەناو ڕەوشێکی متەئەخری داچ کە ئەمە جیاواز لەو ڕەوشە متەئەخری ئەوەڵیە بوو. ئەم وتی لە مەرحەلەی جیاکردنەوەی مەعنا و ئیدراک کە گوزەرا هەموویان ئەچن بۆ قشری مۆخ و قشری مۆخ دەستور ئەدات، بەڵام بەشێکی جیا ئەکاتەوە دەستورەکە سەرکوت ئەکرێت، چۆن هەست بەوە ئاکا کە لێرەیان نیاز بەم جوابە نییە و ئەمە تەحلیلێکە کە مێشکەی کات. بەم حاڵەتە کە حاڵەتێکی زۆر متەرەقیانەتر بوو پێی ئەڵێن نەزەریەی چەند حاڵەتی یان متەئەخری داچ. کارکردی چییە؟ لێرەیە ئێمە لە زۆرێک لەم ڕەوشانەکە پێشتر لەم تێئۆریانەکە پێشتر باسمان کرد کەڵک وەرگیراوە، بەڵام لێرەیە خاسیەتی فلکسیبلیتی مێشک بە ئێمە نیشانەدات. واتە مێشک نایە دەستکاری هیچ کام لەو حەستانە بکات کە ئێمە وەریانەگرین، نایە دەستکاری هیچ کام لەو ئیدراکانە بکات، هەموویان بە ئەندازەی خۆی جوابیان پێداتەوە وەڵامیانەداتەوە، بەڵام ئەوەی کە گرنگتر بێت بۆ ئەو کاتەوە من لەو کاتەیەم لەو مکانەیەم و ئەوەی کە گونجاوتر بێت ئەوە نیشانەدا و ئەوە لە خۆی دەرەبڕێت. ئەمە ینی مێشکی من بە سوورەتی فلکسیبل هاتووە بەشێکی زۆر گرنگی جیا کردوەتەوە و جواب بەواداتەوە. و لە نەهایەتە ڕەوشێکی ئاخر کە تا ئێستا لەسەر ئەوەی تر تێۆریەکی جەدیدتر نەهاتووە بە ناوڕەوە تێۆری تەرکیبی نەیسەر باسی لێکراوە کە لەم ڕەوشەیە ئەڵێ تەرکیز دوو بەشە، بەشێکی پێش تەرکیزە. ئەگەر لە بیرتان بێت لە تێۆری لاوازکراوی تریزمەن لە تێۆری تەزئیف شۆدەی تریزمەنە باسم کرد کە ئەڵێ ئەبێ ئەمە جەستەیەکی ببێ و دوای لەو جەستەوە شتێک بە من گەیشتە بێ. لەم تەرکیبی نەیسەرەیە ئەڵێ مەرحەلەی ئەووەڵ پێش تەرکیز ئەوەیە کە من ئەو بەشە لە نەزەریە تریزمەنم ببێت کە من ئەمانە بێ ئەوەی لەسەری بیر بکەمەوە، لەسەری فکر بکەمەوە، لەسەری بوەستم و کارم پێی بێت بە سوورەتی ئۆتۆماتیک و بە سوورەتی مەوازی لەگەڵ بەشی دووەمی تەرکیزەکەم بڕواتە بەرەوە و سرعەتێک با بەکارەکەم کەوا دیارە ئەمە زیاتر لەسەر دنیای ئیمڕۆ جواب بداتەوە. و بەشی دووەمی تەرکیز بەشێکە کە زۆر کۆنتڕۆڵ شودەتر، ئارامتر، بە جوزئیاتێکی زیاتر تەوەجۆ کات تەرکیزەکات و بە سوورەتی متەوالی اتفاقەکەوێت. بەشی پێش تەرکیز بە سوورەتی مەوازیە، یعنی تۆ ئاگاد لە دەنگەکە هەیە و ئەیبینی و ئەیبیسی و چاوت لە جەستەکەیەتی و هەمووی ئەمانە اتفاقەکەوێت، بەڵام مێشک دێت لەسەری بە جوزئیاتەوە کارەکات و خەریکە جۆز بە جۆز بۆ جیاکاتەوە و بەمە ئێژین بەشێکی ئەوە بەشی ئەوڵەکە مەوازی بوو، یعنی هەمووی بەیەکەوە اتفاقەکەوێت. بەشە دووەمەکە متەوالیە، ئەبێ بیبیستێت، ئەبێ بیبینێت، ئەبێ بڕواتە ناو مێشکۆ قودرەتی پێ بدرێت، تەحلیلی بکات، دوایی تەحلیل و جواب بداتەوە. هات تەوەجۆهی ئابم دوو بەشە دابین کردووە. ڕەنگە ئەمە مۆدێڕنترین و باشترین تێۆریەک بێت کە تا ئەلان باسی لێکراوە بۆ تەرکیز، هەرچەند ئەمە بە معنای ڕەتکردنەوەی هیچ کام لەو تێۆریە پێشوانە نییە، چۆن ئەوانیش هەرکام بە شێوازێک باسییان لە تێۆری کردووە و هەرکام بە جۆرێک کارکردیان هەیە. ئیسا بەشی دەروونناسی تەرکیز چییە لێرەیە؟ ئێمە لێرە باس لەواکەین کە خودی تەرکیز لە کام بەشی مێشک کەڵک وەرەگرێت. ئەمە بەشێکی زۆر گرینگە. باس لەواکەین کە ئەگەر تەرکیزی کەسێک هاتە خوارەوە چۆن ڕەوان دەرمانی و دارو دەرمانی بۆ دەست پێ بکەین و باس لەواکەین کە خودی تەرکیز چۆن ڕاهێنانی بۆ بکرێ و بچێتە سەرەوە. ئەم بەشە ئاخرە کە باسم کرد بۆتان بەشێکی زۆر گرینگە لە دەروونناسی معریفی کە
بە شێوازی جۆرا و جۆر باسم لێ کردووە و بۆ دەرمانیش لە داهاتووە زیاتر باسی لەسەرەکەین کە هەر کام لەم شێوازانە چۆن دەرمان بکرێت و هەر کەسێک بە هەر شێوازێکی زعفی تەرکیزەوە ئەبێ چۆن لەگەڵی ڕاهێنان بکرێت.